گرنگترین قۆناغ ئەو قۆناغەیە کە تۆ تەماشای خۆتەکەی لە خۆ ڕازی نیت وی ئەتەوێ خۆ چاکەی. ئەگەر تۆ لە هەر قۆناغێکی ژیانتە لە هەر بوارێکە کە تۆ بتەوێ خۆ چاکەی، ئەو هونەری خۆچاکردنە ئەتوانی بکەی بەوانەیەک بۆ کەسانێکی تر کە پێویستیان پێێتی. و من ئەتوانم بڵێم ئەو کەسە بووم کە زۆرترین گرفتم هەبووە لە فێربوون، لە تەرکیز، لە یادگا، لە ئەوەی کە مرۆڤێکی بەختەوەر بم، لەوەی کە مرۆڤێکی شاد بم، لەوەی کە مرۆڤێکی سەرکەوتوو بم. هەموو ئەم گرفتانە لە بەرچاوی من یەکەیەکە ساڵانێک بەس ویستومە چارەسەریان کەم. بۆی هەر کاتێک کە بەسەر گرفتێکە زاڵ بووم چارەسەرم کردووە، پاشان کە یارمەتی خەڵکم ماوە بۆ ساڵانێک. بۆ نمونە هەر یەکێک لەم بوارانە با بڵین بواری بزنس، دوای ئەوەی کە کێشە داراییەکانم چارەسەر کردووە، دوای ئەوەی بۆ نمونە لەم بوارە سەرکەوتنم بەدەستێناوە یارمەتی خەڵکی ترم ماوە، ئەو کاتە وتم بە بام ئەزمونە ببەخشم خەڵکیی زیاتری ئیسفادەی لێ بکەم. واتە هیچ یەک لەم بوارانە ئەوە نەبوون بڵێم وەڵا با بڕۆم خۆم فێرکەم دوایی خەڵک فێرکەم.